بەڵێ سڵاو لێ بێت دیارە من ئێستا لە گەڕەکی مامۆستایانم لە ناوەندی خەزای چەند شەماڵ نزیک بە نیم کاتژمێرە بێ بەشێ لە چینی توێژەکانی گەڕەکەکە گیربوون و ناڕەزایەتیان ئەنجام داوەک لە دیمەنەکان ئابیرێ ئەمان داوای خزمەتگوزارەکانەکەن بە دیاریکراوی داوای قیتابکردنی کۆڵانەکانیانەکەن وە خۆیان ئەڵێن زیاتر لە 6 ساڵە حکومەت و بەرپرسی ئیدارەکانی سنوورەکە بەڵێنی قیتابکردنی کۆڵانەکانی پێداون بەڵام تا ئێستا پرۆژەی نەبرێتە بواری جێبەجێکردنەوە بۆیە ئەمڕۆ ئەوان یاداشتێکیان خوێندەوە بۆ ڕایگەشتیەوە بۆ بەرپرسی ئیدارەکانی سنوورەکەەوە واژووی هەزار هاوڵاتی گەڕەکەیان کۆ کردوێتەوە من هەوڵەدەم خوا وەرگم سڵاو لێبێ وەکاری ئەم گربوونەوەی چی ویستان لێرە پەیامی چی بکەین ئێمە ئەمڕۆکە وەکو گەڕێکی دانیشتوانی گەڕێکی مامۆسایان کە ناسراوە بە چلۆشتەکان لە چەند چماڵ گرتبوونەوەیەکمان کردووە پێشتر چەند گرتبوونەوە کۆبوونەوەی ترمان کردووە هەوڵمان داوە زیاتر لە 1000 واژۆمان کۆ کردوێتەوە کەمپینێکمان دروست کردووە بۆ خیتاوکردنی گەڕەکەمانی شەکە لە گەڕەکە زۆر چڕ و پردانیشتوانەکانی قەزای چەمچەماڵ گەڕێکێکە لە سنتەری شارای ماوەیەکی زۆرە هەوڵی خیتاوکردنی دراوە بەڵام پرۆژەکە لەلایەن کۆمپانیای جێبەجێکارەوە ئێستاوە لە 142 کارەکانی تەواو بووە لە 150 کارەکانی ماوە ئێستا ئەمڕۆکەی مەم کردبوونەوەمان کردو بۆی فشارێکی مەدەنیانە لەسەر حکوومەت و کاربەدەستان دروست بکەین یاداشتێکمان نووسیوە بۆ کاربەدەستانی حکوومەت یاداشتەکەمان خوێندەوە پێشتر لەلایەن چەند بەڕێزێکەوە ئەمانەوێت ئاوری خێر لەم گەڕەکە بدرێتەوە ئەگەر لە شارەکانی تر لە دەوری شار قیرتاوکردن جادەی 150 مەتری 100 مەتریەکرێ ئێمە لە سنتەری شارە لە ستانانە بەدەست قڕ و چڵپاوە لە هاوینانە بەدەست سۆز و خۆڵەوە دەناڵێنین خەڵکێکی بەشمەینەتە شارەکەمان ناسراوە بە شارێک بەرهەمهێنانی غازی سروشتی و نەوت نەتوانرا وەکو پێویست خزمەتی شارەکە بکرێت کە مافێکی سەرەتای قیرتاوکردن ئەمانەوێ ئەمڕۆکە لە ڕێگەی ئێوەوە لە ڕێگەی دەستگاکانی ڕاگەیاندنەوە ئەم شارە مەدەنیانە بدەین بەگوێی کاربەدەستانی سنوورەکە و حکوومەت تاکو ئاوڕێکی خێر لەم سنوورە بدرێتەوە چەندین گەڕێکی تر لە دوای ئێمە دروست کراوە و خیری بۆ کراوە و خزمەتگوزاریە سەرەتاییەکانی پێگەیشتەوە بەڵام ئێمە لە سنتەری شاراین و دانیشتوویەکی زۆری لێیە فەرامۆش کراوە لە ئێستاکە ئەمانەوێ ئێوە ئەم دەنگی ناڕزایی ئێمە بگەێنن ئەوەی خۆتەڵی پێشووتریش بەرپرسی ئیدارەکانی سنوورەکەتان ئاگادار کردو پاساوی ئەوان چییە؟ ئەوان لە دوای ئەو قەیرانی دارایەوە کە دروست بووە پاساویانەوەی کاڵان حکومت ناتوانێت وەکو پێویست ئەو پرۆژانە جێبەجێ بکات بەڵام ئێمە ئەیبینین بە بەرچاوی خۆمانەوە لەم سەردەم و لەم کاتانەشا حکومت لە شارەکانی تر پرۆژەی خزمەتگوزاری باش پێشکەشەکە ئێمە پێمان خۆشە لامو شوێنێ ئەو پرۆژانە بکرێتە بەڵام بۆ ئێمە فەرامۆش کراوین بۆ ئێمە پشتگوێ خراوین ئێمەش ئەمە پرسیاری ئێمەیە بۆی ئەمانەوێت لە ڕێگەی ئێوە دەنگمان بگاتە لایەنە پەیوەندیدارەکان تاکو ئاوڕی خێرمان لێ بدرێتەوە ئەو مافە سەرەتایی مافێکی سەرەتایی خۆمانە وەکو دانیشتوانی قەزای چەمچەماڵ کە پایتەختی شەیدوان فالکراوە ناسراوە ئاوڕمان لێ بدرێتەوە بتوانرێت ئەو خزمەتگوزاریە سەرەتایە بە ئێمەش بگەێنرێت لەناو سنتەری قەزای چەمچەماڵە تاکو کاردانەوەی زیا خراپتر و ئێمە خەڵکمان ڕاگرتووە لە ڕاستیە سپاس بەڵێوی گوێتان لێ بۆ بینەری بوونوتەیەکە لە بەرداربانێکی بوونەوە کە بۆ دیمەنانەی بینن دیمەنی وەک ئاماژە پێکرد دیمەنی چینی پێشە جیاوازەکانی ئەم گەڕەکەیە گەڕەکی مامۆستایان و خۆیان لەنێکەکە لە گەڕەکە تۆنەکانی ناوەندی خەزاکە بەڵام تا ئێستا لە خزمەتگوزارە سەرەتاییەکان بێبەشن دیارە پاساوی بەرپرسی ئیدارەکان قەیرانی دارایی وەکەمی بوجێ بەڵام بەشە لە وڵاتیان ئەڵێن سنوورەکە دەوڵەمەندە بە سامانی سروشتی و خاوەنی پارەی پترۆ دۆلاری خۆیەتی بەڵام کەس نازانێت داهاتی پترۆ دۆلار و سامانی سروشتی ناوچەکە لە چی ئاسەر بکرێ من ئەگەر دەفەتە بێ کەسانی تری بەشداربوونەوەکەش ئەدوێنم سڵاو لەبێ مامۆستا ئەگەر فەرمی پامیەوە چییە لەم گربوونەوەیە ئێوە گەڕەشی مامۆسایان لە شای چەمچەماڵ ئەوەیە کە ئێمە لە 2013ەوە چاوەڕوانەکەین کە حکومەت ئەو بەشە بودجەیەکەوە ماوە بۆ لایەنی کۆمپانیای تەرخان بکە بۆیکەوە ئەم گەڕەکەمان ڕزگارکە لە قیرستان و تەپۆتۆزی هاوینان زۆر باشە ئەی وتەی بەرپرسانی داری چییە بۆ ئێوە ئەمڕۆ گرتبوونەوە ئێمە چەند جارێ سەردانی ئیدارەی شارمان کردووە ئەویش دەڵێ من هەر بەردەوام لە هەوڵدانم و بەنیازە لە داهاتووشە هەر سەردان کە دە حسابی خۆی بەڵام تا ئێستا بەرهەمی نەبووە سڵاو لێبێ پامی تۆ چییە ئایا ئەوەی کە بەڕێزانە وتیانە ناتی بە شێوکی ڕاستەخۆ گرتبوونەوەتان نەگوازێتەوە ئەوانی کاڵێن گرتی سەرەکی ئەم گەڕەکە تەنها قیرتاوکردن یا پرچی و بۆچی گرتبوونەوە بەڵێ سپاس وەڵا ئێمە گرتبوونەوەی ئێمە تەنها کۆبوونەوەکەمان بۆ ئەوەیە کە یاداشتێکمان ئامادە کردووە ئاراسی حکومەت هێرمی کوردستانی یەکەین داوا لە حکومەت کێشە و گرفتەکانی ئەم خەڵکی ئەم گەڕەکە چی کێشە و گرفتی ئەم گەڕەکە ئێمە وەکو گەڕێک لەخوا بەزیابی ئارامە کێشەمان نییە کێشەی ئێمە قیرتاوکردنی گەڕەکەکەیە
و جێبەجێکردنی پرۆژەی ئاو گۆپتەپە چەمچەماڵە داوا لە حکوومەتەکەین بەدەنگی داواکاریەکانمانەوە بێ ئێمە ئەم کەمپینەیەمان بە شێوەیەکی مەدەنیانە ڕێخستووە من وەکو مختاری گەڕەکەکە داوام لە مامۆستا بەڕێزانە کردووە کە یاداشتی ئامادەکەن ئێمە پێشکەش بە حکوومەت یاریمی کوردستانەکەین داوایان لێ دەکەین و خەڵک ئیمڕۆکە هەموو چاوکراوەیە بینیمانە لە هەواڵەکانە جگە لە قیتابن کێشەی کەمی ئاویشتانە لەم کێشەی کەمی ئاومانێ ئەم گەڕەکە بە حکمی ئەوەی هەموو چەمچەماڵ کێشیاوی بەڵام بە تایبەتی ئەم گەڕەکە کە مامۆستایان و ناسراوە بە چلوەشتەکان لە هاوینە لە دەڕ ڕۆژاری ئاویان پێداون ئاوەکەش 2 سعات بووە ئەو 2 سعاتە بای پاکردنەوەی ماڵەکان ناکا کە بای پاکردنەوەی ماڵەکانیان ناکە لە زستانیشە ئەمە بە بەرچاوی خۆتان وای بینن قڕوچڵپاوە هەموو گەڕەکەکە فەرمانبەرە و پێشمەرگەی و مامۆستایە کە کاتێک دەچن بۆ دەوام دەگەڕێنەوە سیارەکان بە کەڵکی و نایە بچنە حەوشەکانەوە يعني كيش اتل الري امنيه ولا خواب زياده كشي ما هي مشاكلك منه وي جوتان لبو بينري بوتي جماره لبرزباني كربونو كبوديمو ولا يواجه فساتان نبي بلا رزقار